هاوشارانی لەبەری ڕاپەڕین وەک ئاشکرا دەوڵەتی داگیرکەری تورکیا و هێزە بەرژن خوازەکانی هەرێم و جیهانیەکان لە ڕابردوو هەوڵێکی ڕژد و زۆریان داوە بۆ بە تیرۆر ناسازدانی پارتی کرێکارانی کوردستان لە ئاستی جیهاندا بە ئامانجی ڕەواییدان بە کۆمەڵ کوشکردن و قڵکردنی نەژاد و داگیرکەری لەسەر خاکی کوردان دەوڵەتی تورکیا بە پاساوی تیرۆر شەڕی هەموو بزوتنەوەی ئازادی خوازی کوردی کردووە و دژی مافی بوون و نەتەوەی و مافی کەلتوری و سروشتەکانی دژمنکارانە ڕاوەستاوە و هەموو هەوڵێکی ئاشتیانە و دیموکراتیانەی لەبین بردووە بەڵام ڕۆژگار ئەوەی سەلماندووە کە ئەو پیرانەیان سەرکەوتوو نەبوو بە تایبەتی دوای ئەو بەرخوردانە مێژوویەی گەلی کورد و ئەو ناحەقی بەرامبەر سەرۆکی پارتی کرێکاران بەڕێز عەبدوڵڵا ئۆجعەلان کرا لە شێوازی ڕفاندن و بێمافی لە زیندان و گۆشەگیرکردنی بۆ ماوەی زیاتر لە 22 ساڵ سەرڕای ئەوەش پرۆژەی ئاشتی و بەرخوردانی ڕەوا لە پێناوی مافی بوون و ئازادی و ڕۆڵی ئەو پارتە شۆڕژگەرە لە شەڕی دژی تیرۆر ڕۆژ لە دوای ڕۆژ جیهانی زیاتر بەڕاستیەکان ئاشنا کرد ئیدی کاتی ئەوە هاتووە ئەو نادادپەروەریەی بەرامبەر بە کوردان و بزوتنەوەی ئازادی خوازی پەکەکە کۆتایی پێ بهێندرە و چەوتەکان ڕاست بکرێنەوە و ئەوروپا و ئەمریکا و ئەو شەرمەزارێت لە خۆیاندا بماڵن تورکیاش ناچار بکەرمل بۆ ئاشتی و قبولکردنی مافی کوردان بدات هەر بۆیە لە هەمبەر ئەو ئەرکە مرۆڤایەتی و نیشتیمانیەدا لە ئاستی جیهان بە هەزاران لە کەسایەتی سیاسی ناودار و ئەکادیمیستیان و بیرمەند و نووسەر و ئەو کەمپینە جیهانیان بۆ دەرخستنی پارتی کرێکاران لە لیستی تیرۆر ڕاگەیاندووە لەو چوارچێوەیەشدا لە باشووری کوردستان لە بەرواری 29 2022 لە شاری سلێمانی و بەدەست پێشخەری ژمارەیەکی زۆر لە کەسایەتی نیشتیمانی و مامۆستای ئاینی و نووسەر و هونەرمەند و ڕۆژنامەنووس وەک پشتگیریەک بۆ هەڵمەتی واژووکۆکردنەوە بە بەشداری چەند کەسایەتێکی دەڤەری ڕاپەڕین پشتیوانی بۆ پرۆژەی سەرخستنی پەکەکە لە لیستی تیرۆر ڕاگەیەندرا هەر بۆیە بە پێویستمان زانی لە دەڤەری ڕاپەڕین پشتیوانی و هاوهەڵوێستی خۆمان ڕابگەێنین و ئەم کەمپینە فراوانتر بکەین لە پێناوی دادپەروەری و ئاشتی و سەقامگیریدا و وەک ئەرکێکی نەتەوەیی و نیشتیمانی و مرۆڤایەتی ڕۆڵی خۆمان تێدا بگێڕین بەو بەروێشەوە داوا لە تەواوی کەسایەتی کۆمەڵایەتی و ئاینی و مامۆستایان و چالاکوانان و نووسەران و هونەرمەندان و چین و توێژە جیاوازەکان دەکەین کە بەشدار و هاوکار بن بە واژۆکردن بۆ سەرخستنی پرۆژەی کەمپەینی نێودەوڵەتی لە پێناوی دادپەروەری و ئاشتی و ئازادی و دیموکراسیدا دەڤەری ڕاپەڕی